ئەم جەوە خۆشە بیگۆڕین لە شوێنی گەرمیان و خانەخین ئەم تشتە نییە ئەم بەفرە ئێمە هاتوینە بۆ خۆشی بۆینە سەر بێت. ئێمە لە شار خانەقین و هاتینە بۆ سلێمانی بۆ ئەزمەر هاتینە بۆ بەفرباران و خۆشی و شارێ خۆشە سلێمانی و دڵنیشینە. من لە کەرکووکەوە هاتوومە کەرکووکیم سەرەتا زۆر دڵخۆشم خۆشیەکەمان بەڕاستی باس ناکرێ زۆر دڵمان خۆشە بە مۆزعە خوا لێمانی تێک نەدا و هەرێما بۆ پارێزی ئینشاءالله. ئەمڕۆ بەفرێکەوە بواریەوە ئێمەش هاتوون یادگاری تۆمات بکەین و لەگە هاوڕەکان و چێشێکی تایبەتی هەیە و ئینشەڵا و گرفانەیە کە هەنا چارەسەر دەکرێن وەکو نفت و غاز و گرفتی سوتەمەنی بە شێوەیەکی گشتی. لە هەر کۆڵانێکی سۆران کە من تێکتا تێپەڕێوم منداڵم بینی بووکە بەفری نەیانە کرد و دڵخۆشی خۆیان بۆ بەفرە دەرەبڕی چەند ساڵە بەفرێکی وا لە سۆران نەباریەوە بێگومان دڵخۆشی زۆر هەیە هەرچەندە ڕەنگە ناخۆش لۆ فەقیر ئەوانە هەبێت لە بوونی نەفت و کارەبە ئەوانێ بەڵام دڵخۆشی بێگومان دڵخۆشی بەفر هەر هەیە. إيراني تيخا بويا لا 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 لا